السلام عليكم ورحمة الله وبركاته. داوەکانی لە پەروەردگار خەیر و چاکەکانمان لەم دە ڕۆژەدا و لە ڕۆژانی قورباندا خوای گەورە لە هەموو لایەکمان وەربگرێ ئینشاءالله، یارمەتی هەموومان بدا لەو خێرە گەورەیە بەشدار بین ئینشاءالله. ئەو کەسانەیشی کە نیەتیان هەیە قوربانی بکەن و نیان و ئیمکانێتیان نییە، خوای گەورە بەقەدەر و ئەندازەی ئەو نیەتە پاکە و جوانیان بۆ بنووسێ. اللهم ئامین. ئیمانداران و مسلمانانی خۆشەویست، لە وتاری ئەمڕۆدا باسی گەورەی عەرەفە ئەحکامی چەند بابەتێکی قوربانی دەکەین. خوای پەروەردگار جەل جەلالوه دەفەرمێ لە قورئانی پیرۆزدا: والله يدعو إلى دار السلام أو إلى دار الجنة. خوای پەروەردگار جەل جەلالوه ئەم ڕۆژانە کە گەورەیە قوربانیە، کە گەورەیە ڕۆژی عەرەفەیە کە بە ڕۆژوو دەبین گەورەیە، حەجە عومرەیە، هەموو چاکەکان بەس بۆ ئەوەی ئێمە نێزک کاتەوە لە ذاتی خۆی، واتە داخڵمان بکە بۆچی؟ بۆ بەهەشت. ئیمانداران و خۆشەویستان، ئەم کردارانەی کە ئێمە دەیکەین، موڵکی خوا نوکە دەرزیە دەوڵەمەند ناکە، نوکی خوا نوکە دەرزیەک کەم ناکە. ئەمانە بەس بۆ ئەوەیە بەندەکانی بەم کردەوە جوانانە نێزک بنەوە لە خوا، بۆی خوای گەورە لیان ڕازی بێ و بیان خاتە بەهەشت. لەم دە ڕۆژەدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەند ڕۆژێکمان ماوە، 6 خاڵ هەبووە زۆر گرنگی و بایەخی پێداوە، 6 ئاکار، 6 ڕەوشتی بەرز پێغەمبەری خوا جێبەجێی کردووە لەم دە ڕۆژەدا. یەکێ لەوانە ڕۆژوو لەم ڕۆژانەدا بە گوێرەی ئەندازەی خۆت دەتوانی ئەگەر لەم ڕۆژانەی پێشوودا ڕۆژوت گردووە، خوای گەورە لێت قبوڵ بکە. ئەگەر نەتش گردووە وریا بە عەرەفە لەدەست نەچێ، چونکە عەرەفە خەیری زۆرە، خەیری گەورەیە. واتە لەم ڕۆژانەگە هەر کەسێ دەتوانێ یەکێ لە ئاکارە جوانەکانی پێغەمبەر، سنەتی پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم جێبەجێ بکە، ئەوەیە بتوانێت ڕۆژوو بگرێت. دووەمیان، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر سەدەقەی کردووە، زۆر سەدەقەی کردووە، خەیری کردووە لەم دە ڕۆژەدا. سێهەمیان سیلەی ڕەحم. ئیمانداران، پێغەمبەری خوا لەم دە ڕۆژەدا سیلەی ڕەحم بە جەژنیشەوە زۆر جێبەجێی کردووە لە ڕۆژانی تر زیاتر، چونکە سیلەی ڕەحم یەکێکە لە هەرە کارە جوانەکان، بەڵام لەم دە ڕۆژە زیاتر پێغەمبەری خوا ئەنجامی داوە. چوارەمیان قیام اللەیل، شەو نوێژی پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم ئەنجامی داوە. پێنجەمیان ئەذیکر لله، ذکر و یادی خوای زۆر کردووە، بە تایبەتی ذکری تەکبیراتی ئەم ڕۆژانە بەردەوام بڵێرەوە، بەردەوام زبانت با پاراو بێ بەو ذکرە گەورەیە، بەو دوعا جوانانەی کە پێغەمبەری خوا فێری کردووین لەم دە ڕۆژەدا کە دوعای عەرەفەیە. شەشەمیان ئەدوعا، پێغەمبەری خوا زۆر دوعای کردووە. ئیماندارن، ئەم 6 خەسڵەتە لە یادتان بێ، ئەم دە ڕۆژە هیچ نەتوانی ئەمانە هەر کامنی بکەی، زۆر گەورەیە لە دیوانی خوایە. ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. هەر کەسی ئەم دوروشمە جوانانە بە گەورە ڕاگرێ، ڕۆژانی حەج بە گەورە ڕاگرێ، ڕۆژی عەرەفە بە گەورە ڕاگرێ، جەژنی قوربان بە گەورە ڕاگرێ، نیشانی ئەوەیە کە چی؟ ئەم پیاوە، ئەم کەسە کەوا تەقوایە. خوای گەورە بۆی نێزکمان. تەقواش چییە؟ بۆی نێزک بینەوە لە خوا. چونکە ابن عەباسە فەرمێ تەقوا ئەوەیە کە بەردەوام لە چاکە بی، و بەردەوام لە چاکەکاری یابی، و بەردەوام ئەو ئەرکە هەوڵدەی خەڵک هاندەی بۆی. ئیماندارانی خۆشەویست، کەواتە ئێمە ئەم ڕۆژانە کە بە گەورە دەگرین، بۆ ئەوەیە خوای گەورە ئەمرمان پێکە من تەقوى القلوب، بۆ ئەوی لە دڵمانەوە کەچی ئیمانمان زیاد بکە و لە خوای گەورە نێزک بینەوە. حکمەتی قوربانی ئازیزان و خۆشەویستان، ئیمانداران، قوربانی دەکەین بۆچی ئێمە؟ لن ينال الله لحومها ولا دماؤها. خوای گەورە نە ئەو گۆشتەی ئەوێ، نە خوێنەکەی ئەوێ. ئەی چی ئەوێ؟ خودای گەورە، خودای گەورە جەل جەلالوه تەقوای ئەوێ لە من و تۆ. بەم کارە نێزگە بینەوە. ئەم کارە ئەو کاتەی کە حیوانەکە دێنی و سەری دەبڕی، ئەزانی چی چ سوزونەتێک جێبەجێ دەکەی؟ ئەڵێی خوایە من ئامادەم بە خوێنش، نەک بەس بەجەستە، بە خوێنش ئامادەی تۆم خودایە. خۆم و ماڵ و مناڵم ئامادەم، وەک نەبی ئیبراهیم عەلەیهی السەلام، وەک نەبی پێغەمبەری خوا عەلەیهی السەلاة وەسسەلام. ئەم سنەتە گەورەی پێغەمبەران، باوکی پێغەمبەران و خۆشەویستی خوا تۆ جێبەجێ دەکەی.
ئەزانی چی ئەریکێکەکەی هەر لەگەڵ یەکەم قەتری خوێن کەوتە سەر زەوی موژدەت لێبێ خوای گەورە قەڵەمی عەفو دێتە سەر هەموو تاوانەکانتدا. چونکە قوربانی زۆر دروشمێکی گەورەیە، بۆی خوای گەورە دامان لێکات دروشمەکان بە گەورە ڕاگرن، ئەوانەی کە دروشمن لاینی ئیسلامدا بە گەورە ڕایگرن. نوێژی جمعە و جەماعەت دروشمە، بانگدان دروشمە، هەموو حەج دروشمە. بۆ نمونە تەماشاکە عەمرە ئەمانە ئەبێ ئینسانی مسلمان زۆر بە گەورە لای بێ. مزگەوت دروشمە، مامۆستای ئاینی هەمووی دروشمە، چونکە ئەمانە بناغەی ئەم ئیسلامن. چونکە ئەگەر ئەمانە نەماتەوا و ئیتر ئەو دوای خۆی نامێنێ. کەواتە ئەفەرمێ خوای پەروەردگار لە ئایەتێکی تردا ذلك ومن يعظم حرمات الله، هەر کەسی ئەوانەی کە حرام و قەدەغە کراون خۆی ڕاگرێ بە گەورەی بزانێ کە نەیکا خۆی لێ دوورکاتەوە فهو خير عند ربه، ئەوە لە باشترین خەیر و پاداشتە و مرۆڤە لەو گوناحانە و لەو تاوانانە خۆیان دەگرێتەوە. ئیماندار واتە لە دوشمەکان بە گەورە ڕایگرە و لە خراپەکانش خۆ دوورکەرەوە، بە گەورەی بزانە خۆ دوورکەرەوە لێی نەیکەی ئەنجامی نەدەی وریابی. ئەفضل الصەدەقات لە ناو سەدەقەکانە، ئێستا ئێمەژین لە ناو نوێژەکانە، نوێژە فەرزەکانە، لە ناو سونەتەکانە، شەو نوێژەکانە. ئەی لە ناو سەدەقەکانە کامەیە؟ الذبح لله. لە ناو سەدەقە هەموو سەدەقەکان کۆ بکەرەوە، کامنیان سەرچاوی سەدەقەیە؟ یەکەمە، ڕقەمی یەکەمە ئەوەیە قوربانیە. چونکە لەو ئایەتەوە هێنایانە قل ئین صەلاتی وەنوسوکی، لەو ئایەتەوە هێنایانە کە باشترین کەچی سەدەقە ئەوەیە ئینسان لە پێناوی خوادا چی قوربانی ئەنجام بدات. ئەنجامدانی قوربانیش واجبە لەسەر ئەو کەسانەی کە هەیانە، هەتە بیکە وریابە نەیکەی گونەحباری. ئەو کەسانەی خوا ماڵی پێداون ئیمکانێتیان هەیە، شەرت نییە ماڵپارەیان هەیە، حاڵیان باشە، قەرزار نین، نەیکەی گونەحباری چاک بزانن، چونکە لەسەر تۆ واجبە. کەسێکی ترمان هەیە ئەم کەسە نیەتی یعنی دەستکورتە پێی ناکرێ، ئەمە ئەگە نەیکا سونەتە لەسەر ئەمانە. ئێمە بەڵام بە موتڵەقی گشتی سونەتە، خۆی سونەتێکی موەکەدەیە، بەڵام لەسەر ئەوانەی هەیەانە واجبی شەرعیە ئەبێ وریابی. یا ئەیوە الناس، پێغەمبەری نازدار لە عەرەفە فەرمووی بە خەڵک ئەی خەڵکینە على كل أهل بيت في كل عام أضحية، لەسەر هەموو ماڵێک، سەرگەورەی ماڵێک هەموو ساڵێک ئەبێ قوربانی بکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر نەیکا من كان له مال فلم يضحي، کێ ماڵی هەبوو ئیمکانێتی هەبوو ئەی نەیکرد، پێغەمبەر گیانە فەرمێ با نوێژی جەژن نەیە بۆ جەژن، جەژنی ئەو نییە. ئەمە حکمەکەیەتی تەماشاکە کەسێ بێتی. ئەمە لەگەڵ ئەو کەسانی کە هەیانە، لەگەڵ ئەمانە ئاڵێ یعنی نەیە بۆ مزگەوت، نەیە بۆ نوێژی جەژن. کەواتە ئینسانی ماندار بتوانێ ئەنجامیدا. سەغیش مەبن، لە ماڵێکە ئەتوانی دوو نەفەر بیکە، با سەدەقە زۆر بێ، قەت دەست نەخەینە ڕێگای خەڵک. پیاوەکە شکر بۆ خوا هەیەتی و ئیمکانێتی ئەیکا، خێزانکی ئیمکانێتی ئەیکا، دەبا بیکن. کافی نەبین بە یەکێ، بام حەیوانێ بکا بۆ خۆی و کەس و کارەکەی، باوش بیکا بۆ مردوەکان و خۆی تێکەڵکە. با خێرەکە زۆر بێ، با فراوان بێ، با موسڵمانان، با هەژاران، با ئەوانەی کەوا بێباوکان، یەتیمان، دەستنۆڕەکان، با ئەم سێ ڕۆژە لەگەڵمانە کەمێک گۆشت بخۆن، سفرەکەیان بڕازێنێتەوە. با زیاتر ماڵەکانیان قەڵەباڵغ کەین، با چوونە ماڵیان دەستێ بێینە سەر سێنگمانە بڵێن الحەمدولیلا، سفرەیانش وەک سفرەی ئێمەیە، بەس نەکوا بچین لەوێ خۆمان هەمومان سفرەمان ڕازاوەیە تێرین، بەڵام لەو لاوەش تەماشا بکەین سفرەی هەژاران و بێباوکان و هەتیوان سفرەیان خاڵیە. وریابە ئەگەر وابین ئیماندار نین، پێغەمبەر ئەفەرمێ لا یؤمن والله لا یؤمن، سێجا فەرمووی. وتیان ئەی پێغەمبەری خوا کێ ئیماندار نییە؟ سەحابە داچەڵێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سێجا سوێن دەخوا، ئەو پێغەمبەرەی هیچ لە خۆیەوە ناڵێ ئیلا خودای گەورە وەحی بۆ دەنێرێ.
وتی والله ئیمانی نییە، والله ئیمانی نییە ئەو کەسە، والله ئیمانی نییە ئەو کەسە. و فەرموویانەی پێغەمبەری خوا کێ؟ وتی ئەو کەسەی کە خۆی دەوڵەمەندە هاوسێکەی نیەتی و غەمی لێ ناخوا، خوام کردە هەموو ڕۆژێ چێ بۆ حەج و بۆ عەمرە و هەموو ڕۆژا لە مزگەوتە. پێغەمبەری خوا فەرمی والله ئیمانی نییە. ئیماندارانە بێ وریابین. هەزاران هەژاران و لێ قەوماوان هەیە دەست کورد بە 2 مانگ بە 3 مانگ بە 6 مانگ چولێ گۆشت نابینێ، چاوەڕێی هیمەتی ئێوەیەتی لە قوربانیدا بەشی بدن. ئەبێ وریابین ماڵە هەژارەکان لێ قەوماوەکان لە یادمان بێ ئێستا فورسەتە ئەوان چاوەڕێی ئێمەیانە، چاوەڕێی هیمەتی من و تۆیەتی. دەی با ئێمەش کەمێ ئەو دەستەمان ئاوان و قانە با بۆ خوا بیدەین. خۆ ئێمە قەرز دەکەین، هەموو شتێکەکەین بۆ خۆمان، قەرز دەکەین بۆ سەیارە، قەرز دەکەین بۆ ماڵ، قەرز دەکەین بۆ کەلوپەلی ماڵ، قەرز دەکەین بۆ مناڵ. ئەی بۆ خوا بۆ قەرز ناکەی؟ ئەی بۆ خوایە بۆ قەرز ناکەی خوا قەرزەکەت بداتەوە؟ تخوا ماڵی دنیا چییە قەرزی بۆ دەکەی و دەڕوا؟ ئەی بۆ ئەو خوایە جەلە جەلالو ئەو حەو کە نیعمەتەی دا پێت بۆ قەرزی بۆ ناکەی ئەگەر ئەتوانی بیدەیتەوە. ئیماندارانی خۆشەویست، ئەبێ وریابین بزانین قوربانی زۆر گەورەی لە دیوانی خوادا و زۆری سادەیشی هەیە. ئەبێ ئینسانی موسڵمان بزانێن قوربانی کردن بۆ مردوو ئازیزان و خۆشەویستان 3 ڕێی لەسەرە. ڕێیەکیانەوەیە تێکەڵی بە مردووان بکەی، ڕێیەکیانەوەیە بە تەنیا بیکەی، ڕێیەکیانیشەوەیە لە زۆری قال و قیلەکانی ناو کتاب من زۆر ناگەڕمەوە، زۆر لەسەریەتی قوربانی و ئەڕوا ئیمانداران. چونکە قوربانی سەدەقەیە، سەدەقەش ئەوەیە هەر کەسێک کە مرد سێشت لە خوای جلەق دوای خۆی جێمێنێ. یەکێ لەوانە سەدەقەیە. مردووەکانش چاوەڕێی ئێمەن، نەک زوندووەکان، نەک هەتیوەکان، نەک هەژارەکان. والله ئێستا باوکو دایکت مردووە لە قەبردا، والله کەس و کارت مردووە چاوەڕێی تۆیەتی بزان لەم قوربانیە لەسەر زارت دەرەچێ ناوی بێنی لەو خێرە بەشداریکەی. تو خوا مردووەکانتان لە فکر نەچێ، تو خوا عزیزەکانتان لە فکر نەچێ، تو خوا هەتانە دەست، تو خوا دەستی خۆتان منوخێنن بۆ مردووەکانتان بیکەن. واللهی مردووە هەیە یەک سوبحان اللهی گەرەکە بچێتە باشتەوە، یەک سوبحان اللهی بۆ بنێری، یەک ئەجری بۆ بنێری باش دەبینێ بە چاوی خۆی. لە قیامەتە خوای گەورە عەبدی وایە ئەڵێ تەرازوو بەرامبەر یەکە چاکە و خراپە. خوای گەورە فەرمێ بڕۆ بگەڕێ بەناو هەموو بەندەکانما یەک سوبحان اللهە بێرەت خەمە باشتەوە. هەموو ئەو کاتە دەگەڕێ کەس نییە سوبحان اللهێکی بداتێ. دەی تۆ ئەمڕۆ بۆی بنێرە، دا ئەمڕۆ بۆی بنێرە با لەوێ فریای کەوێ لە ساحەی مەحشەر کاتی هەمومان زندوو دەبینەوە بڵێن ئەمە هین کوڕەکەیەتی، هین کچەکەیەتی، هین ئامۆزاکەیەتی، هین خاڵۆزاکەیەتی، هین خزمێتی، هین قەومێتی. ئیماندارانی خۆشەویست، سەدەقە چونکە هەموو بەڵاو مصیبەتێ لە سەرمان لادا، هەموو ناخۆشیەکان لادا، هەمووی دەکاتە خۆشی. ئیماندارانی خۆشەویست ئازیزان بەڕێزان، ئەبێ وریابی مردوەکانمان لە یاد نەچێ، لە فکرمان نەچێ. کڕینی قوربانی ئازیزان دوانی دروستە، بە گۆترە دروستە بیکڕی. سیانە خۆی دووەمیان بە زنی قەپان، سێهەمیان وریابن. ئیمانداران گۆشت نەکڕن، خوا گۆشتی ناوێ، وریابن. فتواش دراوە ئەو فتوایانە ئەوانە ضعیفن، وریابن. ئیمانداران گۆشت مەکڕن. من حەیوانێکم هەیە دامەتە لای قەسابێ، لای کەسێ ڕۆژی جەژنە ڕۆمەی کڕم، کڕیمە و ڕۆژی جەژن سەری دەبڕم، کە سرم بڕی خۆم مڵک هەمووی منە، هەمووی پێسەکەی بۆ ناوزگەکەی هەمووی، بەڵام من خۆم خاوەنیم، خۆم ساحیبی مڵکی منە، ئەمە ناڵێم من. ئیمانداران ئەزانی چۆنە تۆ دەڕۆی لا قەسابێ ئەڵێی کاکە من 20 کیلۆ گۆشت ئەم حیوانە چەند کیلۆیە؟ ئەڵێ 20 کیلۆ. دەی ئەڵێ من ئەوە پارەی 20 کیلۆم دابێت، دوای ئەی کێشن سێرەکەی 18 کیلۆیە، 2 کیلۆی تریە داتێ، یان نەخسە. نە ئەمە بەس گۆشتی کڕی، وەک ئەوەیە بچی لە بازار 20 کیلۆ گۆشتت کڕیەوە، ئەو قوربانی پێ ناڵن. ئیمانداران وریابن. ئەم مامەڵە دروست نییە لە شەرعا، چونکە قالقیلی تایە، هەندێ وتویانە درو، بەڵام ڕاجح ئەوەیە دروست نییە. جا ئیمانداران خۆتان بپارێزن بە گۆترە. باشترین طریقە گۆترەیە. لە دوای ئەوە چیە؟ زنی قەپانە هەردووگیە. داوام شێ و داوامش کردووە لەوانەی کە حەیوان و ئاژەڵیان هەیە یارمەتی مسڵمانان و ئیمانداران بدەن. خاڵی دووەمانەوەیە باسی عەرەفەی. ئیمانداران کێوی عەرەفە، الحەج و عەرەفە پێغەمبەری خوا فەرمێ حەجی ماڵی خوا بکە، ئەگە نەچیتە کێوی عەرەفە حەجەکەت هیچ قبوڵ نییە لە گەورەیی. ئەزانن بۆ کێوی عەرەفە گەورەیە؟ ئیمانداران بۆ گەورەی عەرەفە. عەرەفە لە تەعارف هاتووە، یەک ناسین. ئەڵێ باوکە ئادەم دایکە حەوای لە عەرەفە دۆزیەوە،
باوکە ئادەم دایکە حەوا لە عەرەفە جیابوونەوە بۆیە ناوە عەرەفە ئیماندارن تعارف یعنی باوکو دایکمان تەماشاکەن هەموونەوەی ئادەم ئەبێ بچێتە عەرەفە لەوێ یەکتری بناسن و تعارف بکەن لەوێ بپاڕێنەوە هەموویان وەک باوکە ئادەم وەک دایکە حەوا لە کێوی عەرەفە ئەگەر وا نەبێ حەجەکەیان قبوڵ نییە ئیمانداران و خۆشەویستان ئەمە لە پێناسەی لە عەرەفە وتویانە دووەمیان ما من يوم أكثر یەکێ لە هەرە گەورەکانی ئەو ڕۆژە پێغەمبەر گیانە فەرمی عليه الصلاة والسلام أن يعتق الله فيه عبدا من النار من يوم العرفة لە ڕۆژی عەرەفە زۆرترین خەڵک لە ئومەتی پێغەمبەر صلى الله عليه وسلم خوای گەورە گردنیان ئازاکە لە عەرەفە زۆر بایەق بدەنە ڕۆژی عەرەفە ئەو شەش خاڵەی باسم کرد لە ئەوڵەوە ئەو شەش خاڵە کۆکەنەوە لە عەرەفەدا زۆر بایەقی پێ بدەن چونکە ئەو ڕۆژە زۆرترین خەڵکی ئەهلی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گردنیان ئازا بێ کەچی لە ڕۆژی عەرەفە صیام یوم عەرەفە ڕۆژوی عەرەفەتان لەدەست نەچێ چونکە پێغەمبەری خوا فەرمیێ ساڵێکی پێش و ساڵێکی پاشوو هەردیان چێ بێ خوای گەورە لە گوناحەکانت خۆش دەبێ وخالێکی تر لەوە لە عەرەفەدا ئەبێ وریابین ابن عباس يجريتو أفرمي بيغمري خوا صلى الله عليه وسلم فرموي ببياوك گەنجێک بوو تەماشایە کرد تەماشای دوسێ جا پێغەمبەری خوا سەری وەی لایهێنا دوای فەرمووی پێی يا ابن أخي إن هذا اليوم من الملك فيه سمع وبصر ولسان غفر له للروجي عرفة دا وريا جستكاند به چونکە پێغەمبەری خوا فەرمووی وریابە لە چاوت وریابە لە بیستنت وریابە لە وتنت واتە چی دەڵێ بە چاو بەگوێ چونکە ئەو ڕۆژە ڕۆژی عەرەفە ڕۆژی لێخۆشبوونە نەکبەتیە بۆ کەسێ لە ڕۆژی عەرەفەدا چی بکە گوناح بکات تاوان بکە وریابە لە ڕۆژی عەرەفەدا موسڵمانان نەخڵەتین پێشی فرسەتە پارە کۆکەمەوە وریابە گەورەترین گوناحە وریابە لە ڕۆژی عەرەفە درۆ نەکەی وریابە لە ڕۆژی عەرەفە غەیبەت بوختیان ئەمانە نەکەی وریابە پێغەمبەری خوا فەرمی ئەو ڕۆژە ڕۆژی لێخۆشبوونە ڕۆژی تاوان نییە خۆت بپارێزە کۆتاییش دێنم بە دوعاکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی لە ڕۆژی عەرەفەدا باشترین دوعاوەیە بڵێنەوە ئەمەیەکێ لەو زیکرە گەورانەیە کە پێغەمبەران وتویانە پێغەمبەری خوا شوێتی لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير زۆر بڵێنەوە بەیانی نیوەڕێیەواران لەگەڵ تەکبیرات ئەم دوانە زۆر سونەتە لەو ڕۆژانەدا بیکەن چونکە لە نوێژی بەیانی عەرەفەوە تەکبیرات بۆ ئێمە دروستە خۆزگایە کۆمەڵێکی موسڵمانان جەنابتان باتایەن من یەکەم کەسمە کۆمە پێشتان وەرم با یەکەم ڕۆژی عەرەفە بچینە ناو بازار هەمومان بە یەکەوە تەکبیراتی خوا بکەین با ئەو سونەتە زنیکەینەوە وەرە با بچین با لە دوکانەکانمە هەمومان تەجیلات خەینە سەری با تەکبیرات لێدەین با لە کۆڵانەکانماندا با لە ماڵەکانماندا وەرن با ئەم سونەتە بە یەکەوە جێبەجێ بکەین با بیدێنێ گوێی هەموو کەسێکدا ئەو زیکرێ گەورە بدەینە گوێی هەموو کەسێکدا هەموو نەفەرێکدا هەردووکانێک چەندێک خۆشە بیشتە ژوورەوە تەکبیراتی لەسەر بێ بیشتە ماڵێک کەناڵەکەیە لەسەر تەکبیرات الله ئەکبەر زیکری گەورە دەیتە مزگەوتەکە لە دەرەوە کە ڕێ دەکا گەنجان بە یەکەوە لە بازاڕە لە هەمووی پارەکە بە فەزلی خوا کردمان بەڵام کەم بوون ومێدەوارین ئەمساڵ خەڵک زۆر بێت لەگەڵماندا با ئەو زیگرە بکەینەوە هیچ نەبێ هەر لە سەنتەری شار یان لە شوێنێک ئەگەر پێش دەقەش بێ با ئەمە بێتە ڕەمزیە شارانی ترش چاو لە ئێمە بکەن خی گەورە ڕحم بە مولایەکمان بکە عاقبەت خێرمان بکە لەشمان ساغە قوربانیمان لێ قبوڵ بکە ڕحم بە موردەکانمان کە ڕحم بە زندوەکانمان یا الله خوایە لێتە پاڕێینەوە یارمەتیمان بدەی بۆ چاکە و بۆ باشە ڕحم بە نەخۆشەکانمان کە ئەوەی دوعای خێری کردووە یا الله خوایە ڕحم بە پیاوە بە تەمەنەکانمان کە عاقبەت خێریان بکەی